کاکە گیان لەم کاسۆلیکیە ژنێ بێنە تا قەرێ قیامەتاوە دیارکەوە لە ئیسلامە فإمساكم بمعروف أو تسريح بإحسان وەک پیاو ناگونجێ لەگەڵدا بوختانی بۆ مەکە سوکاتی بە غەزورت مەکە وەک پیاو لە ئەو ژنیان داوە بێت چەند ساڵ خێزان بۆ ئێستا غەزورم پیاو نییە بتکەممە خزمەکار غەزور بۆ قسەی ناڕێکەکەی تەلەفۆن کە بڵێ مامە گیان دەستێکتم ماچ کرد ئێستا پات ماچەکەم ئەم کچەوە کرد ئاڵتوونەکانی بای بیست گڵایەر چلتە دەبێت بزان ناڵێ ڕۆڵە بەخوا خەتای کچەکەمە خەتای تو نییە ئیسلام دینی ئیعتیدالە کاتێک کە ژنێکی و ئەزانی ئوموری لەگە پیاوەکەدا ناگونجێ وەک ئافرەتێکی مرد بڵێ پیاوەکەم ناتوانم لەگەڵیان بگونجێم حەزەکەم لێی جیابمەوە بۆچی بوختە وەڵا ڕەزیلە فەقیرەکە ژیانی فەوداوە لەم پیاوەکە مەبەست لە چییە ئێمە لەم هیدایەتە دوورکەوینەوە هەموو ژیانمان تەدمیرە بێت فإمساكم بمعروف أو تسريح بإحسان يا ورقة يا من إخوة حافظ تو معقول نيش نداني بسبيان صال بديار تو بيه شو بقارنا شهر كل جواني تريه بيو صالحيه بيو كل أمتي كيش ترخاوة أمتي إسلام ونيا إسلام دينك عجيبة لها وسرقيريتا لورثتا لمالو إيشو كارتا لخير وخيراتا